الحمد لله والأبصار وتبصرة لذوي الألباب والاعتبار. نحمده سبحانه وتعالى ونشكره ونتوب إليه نستغفره من جميع الذنوب والأوزار، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له الحليم الستار، شهادة تنفعنا في دار القرار. وأشهد أن سيدنا وحبيبنا وشفيعنا محمد صلى الله عليه وسلم عبده ورسوله صاحب الأنوار، صلى الله وسلم وبارك عليه وعلى آله وصحابته الأخيار ومن تبعهم ما دام الليل والنهار. برانو خوشکانی بەڕێز و خۆشەویست، سڵاوی خوای گەورەتان لێبێت. ڕەحمەت و میهرەبانی و هیدایەت و کۆمەکی زۆری خوای پەروەردگار بۆ هەموومان بێت و بڕژێت بەسەرمانە لەم کاتە پیرۆزانەی کە کاتی عیبادەتکردن و هەوڵدانە بۆ خۆ بەهرەمەندکردن لە ئەو ڕەحمەت و لە ئەو بەرەکاتە زۆرانەی کە لە ئەم ڕۆژە و لە ئەم ساتانەیە بە تایبەتی بۆ سەر کۆمەڵ و گردبوونەوەی مسلماناندا ئەبارێت. خوای پەروەردگار کۆمەکمان کات، ببێتەمایی خێر و هیدایەتی زیاتر بۆمان، ببێتەمایی لێخۆشبوونی گوناهەکانمان، ببێتەمایی ئیستیقامە و بەردەوامیمان لەسەر خواپەرستی هەتا ئەو ڕۆژەی کە گەینەوە بەخوای خۆمان لەسەر ئیمان بژین، لەسەر ئیمان بمرین و لەسەر ئیمان زیندوو ببینەوە. خوای پەروەردگار وەکو ئیماندار تەماشای هەموومان بکات، کردەوە باشەکانمان لێ قبوڵ بکات و هەموومان ببەخشێت بە ئەو ڕەحمەتە زۆر و میهرەبانی زۆرەی کە خۆی هەیەتی. هەمووتان ئەزانن و ئەوێ بزانن کە سەرچاوەی یەکەم و سەرەکی ناسینی حەڵاڵ و حەرام بۆ ئینسانی مسلمان و کۆمەڵگەی مسلمانان بریتیە لە قورئانی پیرۆز، بریتیە لە وەحی ئاسمان و هەموو ئەو چوارچێوە و ئەو تێبینیانەش و ئەو مەنهەجیەتەی کە ئەگیرێتە بەر بۆ تێگەیشتن و بۆ بڕیاردان لەسەر حەڵاڵ و حەرامی ئەو شتانەی کە تازە دێنەکایەوە لە قورئانی پیرۆزە بە مباشر ناویان نەهاتووە، مەفروزە جارێکی تر بگەڕێنەوە بۆ قورئانی پیرۆز. واتە هەموو مەسەلەیەکی پەیوەندیدار بە حەڵاڵ و حەرامەوە لەوانەی کە جێگیر و زۆر وازح و زۆر ئاشکران کە لە قورئانە بە ڕوونی حەرامی کردوون یان حەڵاڵی کردوون، لەگەڵ هەموو ئەوانەش کە پێویستیان بە ڕوونکردنەوە بۆ لەلایەن پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وسەلام و لە فەرموودەکانە ئەو باسی کردوون، یان ئەوانەی کە زاناکان و شەرعناسەکان لە دواییە هاتوون لەژێر سایە و سێبەری ئەو دوو سەرچاوە گەورەیە، ئەوانیش باسییان لە حەڵاڵی حەرامی کردووە. لە ئەخیرا ئەبێ هەمووی لە چوارچێوەی قورئانی پیرۆزە جێگەی ببێتەوە. هەر جۆرە فتوایەک، هەر جۆرە حەڵاڵ و حەرامکردنێک، هەر جۆرە مەسەلەیەک لە ئەم بابەتانەیە تێک بگیرێ لەگەڵ قورئانی پیرۆز، ئەوە ڕەت ئەکرێتەوە و قبوڵ نییە. بۆیە جێگەی خۆیەتی ئەگەر ئێمە لەو باسانەی کە باس لە حەڵاڵ و حەرامەکەین سەرشۆڕکردنەوەیەک یان قوڵبوونەوەیەک بکەین لە ناو قورئانی پیرۆزە، بزانین قورئانی پیرۆز وەکو مەنهەجیەتێکیش لێی تێبگەین. ئێمە لە دەوروبەری خۆمان ڕۆژانە لەوانەیەکێک لەو وشە زۆرانەی لەو چەمکانەی کە مامەڵەی لەگەڵاکەین بریتی بێ لە حەڵاڵ ئەدا بچێ و چۆن وای لێکات. تەمان حەڵاڵ و حەرام دوو بەشی سەرەکیە بۆی کە بزانن. یەکەمیان زانینیەتی، ئەوەی کە تۆ بزانی شتێک حەڵاڵە یان حەرامە، عیلمە پێ هەبێ. دووهەمیان ئیلتیزامکردنە پێوەی، یان ئێمە لە هەردوو لێڤڵەکە لە هەردوو ئاستەکە ڕەنگە کێشەمان هەبێت. کۆمەڵە مەسەلە هەیە لەوانەیە خەڵک نەیزانێت کە حەرامە، بەشێکی تریش کە لەوانەیە زۆر بەمان بگرێتەوە ئەزانین کە کامە حەڵاڵە و کامە حەرامە، بەڵام پێوەی پەیوەست نابین. هەندێک جار فێڵی لێەکەین لە دواوە بۆی یێنەوە بە نوعێکی تر خۆمانی لێلا ئەین، ناوێکی تری لێ ئەنین، شتێکی تری لێەکەین، لە کاتێک هاوکو عیلم ئەزانین کە ئەوە حەرامە، بەڵام بە نوعە لە نوعەکان خۆمانی لێ ناپارێزین. بۆیە ئەم مەسەلەیە سەرەتا لە قورئانە
تاکید لەوەکە کە هەموو مسلمانێک چونکە ئەمە دینیەتی ئەگەر سەیری کتێبە شەرعیەکان بکەن باسی ئینسانی مسلمان ئەفەرمێ مکەلەف یان ئەفەرمێ ئەمە تەکلیفی عیبادە یعنی حەڵاڵ و حەرام ئەو تەکلیفەیە کە خوای پەروەردگار لە خەڵکی ئینسانی ئیمانداری کردووە تۆ بەو سیفەتە ئیمانداری کە ئەو تەکلیفە و قبول کردووە ئیمانی ئێمە معنای قبولکردنی تەکلیفی خوایە لە حەڵاڵ و لە حەرامە خوای گەورە فەرمێ من تەکلیفم لێکردوون کە لە حەڵاڵەکانە پەیوەست بن پێوەی و بەکاری بهێنن بە هەمان شێوە داوام لێکردوون کە حرامەکان لێی دوور بکەونەوە قەدەغکراو بێ لێتان و لە دڵتانە شیرین نەبێ لە هەردوو مەسەلەکە لە کتێبە شەرعیەکان دەڵێن ئەمانە تەکلیفی خوایە بۆ عیبادەکانی تەنانەت ئەفەرمون قورئانی پیرۆز بۆ ئەوانەیە کە مکەلەفن دیارە ئەوەی کە مکەلەفە کە عمری گەیشتوەتە حەدێکی دیاریکراو کە عەقڵی پێشکێ کە زۆری لەسەر نییە چونکە بەعزە مەسەلەیەکە تەکلیف بەتاڵەکاتەوە بۆیە زۆر گرنگە کە ئێمە لەسەر ئەو تەکلیفە خواییەش لە قیامەتا خوای گەورە حەشر لەگەڵ ئینسانەکانەکە چەندێک تۆ لەو تەکلیفەیە بەجێهێناوە لە سەدا چەندی ئەو تەکلیف و داواکاریە خواییە و بەجێهێناوە لە ژیانی خۆتا ئەو تەکلیفە بە شێوەیەکی گشتی بریتێ لە حەڵاڵ و لە حەرام بۆیە زۆر گرنگە ئێمە وەکو ئەوەی کە قورئانی پیرۆز باسی کردووە نە شل بکرێتەوە زۆر زۆر تەمەیوع بکرێەوە بە جۆرێ وای لێبێت کە ئیتر هیچ چوارچێوەیەکی نەمێنێ نا هەندێک جاریش ئەوەنە تون بکرێتەوە حرامەکان ئەوەنە مەساحەی گەورە بکرێ کە ئیتر جێگا بە حەڵاڵەکان لێش بکات چونکە یەکێک لە سروشتەکانی قورئانی پیرۆز ئەوەیە کە حەڵاڵەکان زۆر فراوانتر و گەورەترن لە حرامەکان مەساحەی حرام لە قورئانە گەورە نیە مەساحەیەکی بچکۆلەیە لەوانەیە لە ساعت 10 تا لە ساعت 12 هەموو حکمەکانی تری تێپەڕ نەکات ئیتر لە ساعت 90ەکەی حەڵاڵ کراوە بۆ ئینسانەکان تەنانەت حرامکراوەکانیش لە هەندێک حاڵەتی زەرورەت و لە هەندێک حاڵەتا مەجالیان پێ دێ بەقەدەر زەرورەکان تەعاملیان لەگەڵا بکرێت بۆیە لەناو قورئانی پیرۆزە یەکەم جار یەکەم سروشت کاستی پێەکەین ئەوەیە کە حرامەکان بە تایبەتی حرامە ئەسلی و گەورەکان خوا بە سەریحی باسی کردوون و دیاری کردوون هەندێک لە زانەکان دەڵێن لە 18 لە 19 وەزع تێناپەڕێ ئیتر ئەوانی تری پێویستە کە قورئانی پیرۆز بە تەلمیح یان پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بە فەرمودەکانی یان زانەکان دوای ئەوە هاتوون ڕوونیان کردوتەوە کە خەڵکینە مەسەلەن بۆ نمون ڕاستە گەندەڵیکردن لەوانەیە بەو معنای لە ناو قورئانە نەهاتوێ کە حرامە بەڵام هەموو جۆرەکانی گەندەڵی لە زوڵم لە فەساد لە فێڵکردن لە خەڵک لە چاوەڕاو لە خەڵکردن لە درۆکردن لەگەڵ خەڵکە ئەوانە هەمووی ئەچنە ئەو بابەوە بەگشتی حرامە بن بۆیە سەرەتا پێویستە ئەوە بزانین کە مەساحەی حەڵاڵ زۆرترە بەخوای پەروەردگار چۆن لەسەر حرام خواردن عقوبەی فەرز کردووە لەسەر حەڵاڵ خواردن داناوە یعنی ئەوە فەرمێتی بڕۆن حەڵاڵەکانیش بەکاربێنن کەواتە مجرد لە بەکارهێنانی حەڵاڵە ئەگەر تۆ حەڵاڵ بەکاربێنیت و لە حەرام خۆت دوور بخەیتەوە عیبادەتێکی دنیایی وەکێک لەو مەسەلانەیە کە پرسیارە لێکرێت لە قیامەتە تەنانەت ئەم تەعاملکردنە لەگەڵ حەڵاڵ و حرامە کاریگەری بۆ سەر عیبادەتە دروشمیەکانیشمانە بێت لە فەرمودەیەکایە هەموو بیستوتانە کە پێغەمبەر فەرمی عەلەیهی سەڵات وسەلام ئەگەر یەکێکتان پاروی حرام بخوا و گوێی نایەتێ و بزانێت کە حرام و بە حرامی بیخوا و بە خەیاڵیانەیە لەوە بترسێ هەتا چل ڕۆژ خوا هەر دوعای لێ قبوڵ مەکات مەبەستم لەوەیە کە ئەم مەسەلانە مەنزومەیەکی تێکەڵاوکراون یعنی حەڵاڵ و حرام لە یەکتر دابڕاو نین ئیمانهێنانی ئینسان لە ناو مێشک و دڵیا دابڕاو نییە لە حەڵاڵ و حرامەیەکی بڵێ من ئیمانم هەیە کورە حرامی ژەکە مشکلە نییە خۆ من خوام خۆشە و خۆ من نوێژەکەم و ئەوان ئەمانە هەمووی تێکەڵاو کراون بە یەکتری هەندێک جار یەکتریان یەکتر بەتاڵەکەنەوە یعنی لە فەرمودەیە هەمانە مەسەڵەن پێغەمبەر فەرمی عەلەیهی سەڵات وسەلام یعنی لە ئێمە نییە ئەو کەسەی کە غەش بکە غەش یەکێکە لە حرامەکان تۆ بانوێژیش بکەی با بە حساب ڕووکاریش مسلمانانە بێ بەڵام ئەگەر غەش بکەی لەو غەشەوە لە ئیسلام دەرەچی لەو غەشەوەی تر معنە بۆ عیبادەتەکانی تر نامێنێتەوە بۆیە زۆر گرنگە ئێمە لە مراجعەکردنەوەی قورئانمانە لە خوێندنی قورئانمانە یەکێک لەو مەسەلانەی کە پێویستە لێی تێبگەین مەسەلەی حەڵاڵ و حرامە طبعا قورئانی پیرۆز چۆن عەرزی ئەم مەسەلەیەکە چۆن ئێمەش لە حەڵاڵ و حرام تێبگەین یەکەم کە شتێک تەکیدی لێکە حەڵاڵ و حرام حەقی خوای گەورەیە یعنی بە پێی ئارەزووی ئینسانێک نییە بە پێی سەردەمێک نییە بە پێی عادەتی قەومێک نییە
مەسەڵەن یەکێک بڵێ وەڵا پێغەمبەر وەختی خۆی لەو هینا بە حەزی لەو شتانە بە حرامی کردووە زەوقی لەوە بە حەڵاڵی کردووە نییە. خوای گەورە لە قورئانە فەرمێ ئەمە ئیشی خوایە ئینی الحوکم إلا لله. بە تایبەتی شتە وازەحە سەرەکیەکان کە عەرزم کردم هەندێ مەسەلە هەیە بە وازەحی لە قورئانە حرام یان حەڵاڵی کردووە ئەمانە ئیشی خوان. بە معنایەکی تر یعنی ئەگەر خوای گەورە بەرامبەر بە مەسەلەیەک فەرموو بێتی حرامە ئیتر کەس بۆی نییە قسەی تیا بکە. یعنی خوای گەورە بەرامبەر بە مەشروب خواردنەوە ئەوانەی کە مسەکرن کە عەقڵی ئینسان تێگەن فەرمێتی حرامن، ئیتر کەسێک بۆی نییە بە فێڵێکی تر بە ناوێک تر بێ حەڵاڵی کە. مەسەلەن بەرامبەر بە دزیکردن، بە ڕیباکردن، بە زیناکردن، ئەمانە هەر ناوێکیان لێ بنرێ یعنی بە ناوەکەیان حەڵاڵ نابن چونکە ناوەڕۆکەکەیان حرامە. خوای گەورە حرامی کردووە بۆیە کەس بۆی نییە لەم مەسەلەیە قسە بکە هیچ ڕۆژێ لە ڕۆژەکان. و ئەوانەی کە حرامی ئەسڵین لە قورئانە، ئەوانەی کە ناویان هاتووە بۆ هیچ کامێک لە پێغەمبەرەکان حەڵاڵ نەبوون، بۆ هەموو سەردەمەکان ئەوانە حرام بوون کە خوای گەورە حرامی کردووە. مەسەلەن زیناکردن، دزیکردن، درۆکردن، ڕیبا خواردن، هیچ سەردەمێکە ئەوانە حەڵاڵ نەبوون چونکە ئەوانە حرامی ئەسڵین و خوا بە جوانی باسی کردوون و تەنیا مافی خوایە. واگەر یەکێک بیەوێ قسە لە حەڵاڵ و حرامکە پێویستە لەو ژێر سێبەرە لەو چوارچێوەی کە خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە دایناوە. یەکێکی تر لە باسکردنەکانی حەڵاڵ و حرام لە ناو قورئانە ئەوەیە کە ڕەبتی بە قیامەتەوە هەیە. زۆربەی جار خوای گەورە کە باسی موسڵمانەکانی کردووە باسی حرام و ئەوانەی دوای لە ئەخیرا فەرمووی لعلکم تتقون لعلکم تذکرون لعلکم تعقلون، بەوەی کە ئێوە تەقواتان هەبێت. باسی مەسەلەی حەڵاڵ و حرام لە قورئانە کە کراوە بۆ ئیلتیزامکردنە، بۆیە کە تۆ پێوەی پەیوەستی، بۆ نییە وەکو شتێک لەبەری کەی، بۆ تەرفیهێک و بۆ زانینێکی زیاتر معلومات نییە، بەڵکو لە قورئانی پیرۆزە ئەگەر لە دنیاە تۆ وەکو موسڵمان ڕەنگە بە ئیرتیکابکردنی هەندێک حرام یان هەندێک حرام کە خوا دایناوە تۆ ئەگەر بە حرامی نەزانی یان هەندێک حەڵاڵ کە خوا دایناوە تۆ بە حرامی بزانی دوای تێگەیشتن ئەوە لە ئیسلام لە دین پێی دەرەچی. بۆیە ئەم مەسەلانە ڕەبتێکیان دیوێکیان لە قیامەتایە، یعنی تۆ لەوە دڵنیابی بە هەموو دوورکەوتنەوەیەک لە حرام ئەجرێکت دەسەکەوێت و ئەو نیەتەشە هەبێت. یعنی ڕەنگە هەندێک جار ئینسان کە لە حرامێ دوورەکەوێتەوە لە ترسی خەڵک لێ دوورکەوێتەوە، لە ترسی عیبە لێ دوورکەوێتەوە لەبەرەوەی کە ناتوانێت نەیکا. ئەمانە ڕاستە بە شێوە گشتێکە هەر خێر تەگات چونکە تۆ لە ماموجۆرەکان حرامەکە و نەکردووە، بەس خێرە گەورەکە نییە. خێرە گەورەکەوە کە بتوانی حرامێک بکەیت و لەبەر خوا نەیکەی، بتوانی حەڵاڵێک نەکەیت و لەبەر خوا بیکەیت. بۆیە بوونی نیەت لە کاتی ژیانە، لە کاتی ئەنجامدانی حەڵاڵ و دوورکەوتنەوە لە حرامە ئەیکا بە عیبادەت. ئەمانە لە قیامەتە لە کارنامە و کردەوەی ئێمە یەکێک لەو شتانی کە قسەی لەسەرە حەڵاڵ و حرامە. تۆ چەندێک توانیوتە خۆت لە حرامەکان بپارێزیت و بە خۆت لەگەڵ حەڵاڵەکانە نزیک ببیتەوە لێیان. لەناو حەڵاڵ و حرام لە قورئانە خوای پەروەردگار نایەوێت خەڵک ئیحراج بکەن. مەسەلەیە کە پەیوەندی بە تۆ هەیە، بە ئێمەوە هەیە، بەڵاوانەیە لە هەندێک حاڵەتە ئێمە ژیانمان لێ قورس ببێ، بکەوینە زروفێکی تایبەتەوە، نەخۆشیەکمان بەسەرا بێ، بیرچوونەوەیەکمان بەسەرا بێ، لەوانەیە بکەویتە زروفێکەوە زۆر ناڕەحەت بی، خوای پەروەردگار ڕەفعی حەرەجی کردووە، شتەکەی بە ئاسانی تەڕح کردووە. ئەمە بەوەی قاعیدەیەک لە مێشکی خەڵکا دروستکە ئیلتیزامکردنی دین و حەڵاڵ و حرامکردن بۆ ئەوە نییە کە تۆ خۆشیەکانی ژیانی خەڵک دەرکەی، بۆ ئەوەیە کە ڕێگەیەکی ڕاستیان بۆ بدۆزیتەوە لە حەرەج دەریان بکەی. بۆیە حرامەکان بە تایبەتی ئەوانەی کە لە قورئانە ئاشکرانین وازحنین ڕەنگە لە شوێنێکەوە بۆ شوێنێکی گۆڕانیان بەسەرا بێت. تەنانەت ئەوەی کە وازحیشە لە قورئانە لە هەندێک حاڵەتە هەر بواری پێدراوە. خوای گەورە فەرمووی بۆ نمونە تۆ گۆشتی مردارەوە بوو حرامە بیخۆی، بەڵام ئەگەر یەکێک تینی بۆ هات لە شوێنێکە خەریب و لە برسا بمرێ هیچ شتێکی تری دەست نەکەوت، خوای گەورە فەرمووی فەمەن اضطر غەیرە باغ ولا عاد فلا إثم عليه. لەو کاتەیە بەقەدەر ئەوەی کە نەمرێ ئەو حرامەش بەکاربێنێ گوناهی ناگات. صیفەتی تەعاملکردنی خوا لەگەڵ حیاتی ئینسانە ئەم ئاسانکردنەیە. بۆیە ئەوەی کە قسە ئەکا لە حەڵاڵ و حرام ئەبێ ئەم مەسەلەی بیر بێ کە ئایا بەرامبەرەکەی بەم حرامکردنە یان بەم قانوندانە نەبووی، بەم فتوایە تووشی ئیحراجێکی گەورە نابێ، تووشی زەرەرێکی گەورە نابێ. بۆیە زاناکان تەنانەتێکی لەو ڕێسایانەی کە هەیەە کە بیریان کردو ئەمانەی کە قورئانی پیرۆز حرامی کردوون لە نزیک مەودا و لە دوور مەوداش هەر تەئسیری گەورەیان هەیە. بەڵام بازێ مەسەلە هەیە کە لە ئێستاە لەوانەیە کاریگەریەکەی دیار نەبێت، بەڵام لەوانە 20 ساڵیکە کاریگەریەکەی دەرکەوێت. بۆیە ئەوەی کە ئیش لەم مەسەلەیەکە یعنی مەسەلەیەکی هەروە ئاسان نیە، ئەبێ زۆر دوور مەودا بێ. زانەکان شتێکیاندانەوە پێڵن فقهی مەئالات،
يعني کاتێک کە تۆ فتوایەک ئەی ئەمڕۆ قسەیەک ئەەکەی ئایا ئەگەر ئەمە تەنفیس کرا ئەگەر هەموو مسلمانان بە قسەیان کردی 10 ساڵیکە چی ڕوئەیە ئایا نەتیجەی ئەم فتوایە بۆ کوێ چێت بە هەمان شێوەگەر تۆ شتێکت حرام کرد شتێکت قەدەغە کرد وتە نابێ ئەوە بکەن ئایا ئەم مەسەلەی تو ئەگەر جێگەی بە تایبەتی خلافی زاناکان بوو زاناکان جیاوازیان نەبوو ئەگەر لە قورئانە زۆر بە سەریحی باسی نەکرد بوو تۆش مۆرێکی حرامن لێیە ئایا دوای 20 ساڵیکە کۆمەڵگەی مسلمانان چی لێیە و زۆر بە تایبەتی لە وڵاتانەیە کە مسلمانەکان ئەقەلیەن یعنی لەوانەیە هەرگیز زانا مسلمانەکان بە خەیاڵیانە نەهاتبێت لەو کاتانەی کە ئەو قسانەیان کردووە کە ڕۆژێک لە ڕۆژانیەت مسلمان دەوڵەتی نامێنێ هەمووی پەرتەوازە ئەبن هەرچی گەنج و عاقڵ و شادەدار و خوێنەوار و کەسی بەقوتیان هەمووی وڵاتی خۆی بەجێ هێڵێ ئەڕۆن لە وڵاتێکە دانیشتن هەر مسلمان نین قەت لەوانەیە شتیوان بە خەیاڵە نەهاتبێت کە ئەم ژمارە زۆرە لە مسلمان ڕووبکاتە وڵاتێکە مسلمان نییە بۆیە لەوانەیە قسان لەو بارەیان نەکردبێ و هەمووتان نەزانن کە وەزع ئێرە چەند جیایە لە وەزعی کۆمەڵگە مسلمانەکان بۆیە خی پەروەردگار وەکو ڕێسایەکی گشتی بۆ قانونی حەڵام و حەلال و حەرام ئەوەیە کە قورساییەکی وا دروست نەکات لەسەر خەڵک کە بۆی نەکرێت بڵێ جاریان مەسەلەن ئێمە بە قورئانی پیرۆز یان بە فەرمودەیەکی ڕاست یان بە ڕێسایەکی دروستی شەرعی لەسەر بابەتێکی دیاریکراو پێمان ئەگا کە ئەوە حرامە ئیتر نابێ ئەمە وەکو ڕەئیەک تەماشا بکرێ بەڵکو ئەمانە وەکو لە ئەوڵ وتمان حەقی خوایە ئەمانە پیرۆزیەکانی خوان یعنی یەکێک لەو سیفەتانەی کە حەڵال و حەرام لە ئیسلامە هەیەتی دینە پیرۆزیە حەڵال و حەرام تۆ وەکو دین ممارەسەیەکەی نەک وەکو ڕەئی خەڵک نەک وەکو ڕەئی فەقیهێک نەک وەکو ڕەئی عالمێک حتا وەکو ڕەئی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام تۆ وەکو عیبادەتی خۆت لەبەرەوەی کە ئەمە فەرمانە سەرەکیەکەی ئەسڵیەکەی لەلایەن خوای پەروەردگارەوە بۆی دەرچووە بۆیە حەقی تەشریع تەنیا بۆ خوای پەروەردگارە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دوو شتی کردووە یەکەم تەوزیحی کردووە شی کردووەتەوە لە هەندێک شوێن لە قورئانە فەرمێتی ئەوە خوا مەبەستی لەوەیە هەندێک جار هەیئەتەکانی ئاشکرا کردووە مەسەڵەن خوای گەورە فەرمێتی بڕۆن نوێژ بکەن پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە فەرمودەکان شتی کردووەتەوە کە نوێژکردن ئەمە ڕوکنەکانیەتی بە پێوە ئەوەستی فاتحە خوێنی ئەچی بۆ ڕوکوع ئەچی بۆ سجود هەڵەسیتەوە ئەمانە ڕوونی کردوێتەوە خوای گەورە فەرمێتی ڕۆژوو بگرن ئەو ڕوونی کردوێتەوە کە ڕۆژوو لە کێوە دروستە بێت لەسەر کێ دروستە ماوەکەی چەنە بە هەمان شێوە مەسەڵەن خوا فەرمێتی حەج بکەن بۆیە پێغەمبەر فەرمی عەلەیهی سەڵات وسەلام صەلوا کەما ڕەئەیتمونی ئوصەلی سەیری کرد من چۆن نوێژەکەم ئێوەش وا بیکەن سەیری کەن من خذوا عنی مەناسیکەکم من چۆن ئەچم بۆ حەج و لەکوێ ئیشەکانەکەم ئێوەش ئەبێ هەروە بکەن کەواتە ڕۆڵی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام داهێنانی حەڵال و حەرامێکی تازە نییە بەڵکو تەطبیقکردن و شتیکردنەوەی ئەوەیە کە لەناو قورئانی پیرۆزدا هاتووە بۆیە ئیشی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بریتی بووە لە تەفسیر و لە تەطبیق ئەو لە ژیانی خۆیان تەطبیقی کردووە سەحابیەکان چاویان لێ کردووە بۆیە هەموو ئەو فەرمودانی کە فەرموویەتی لە چوارچێوەی لەو چوارچێوان کە قورئانی پیرۆز دیاری کردووە ئێستا ئێمە کە لە سەردەمێکین ڕەنگە فەرمودەکان زۆر بوو بن لەوانێ لە سەردەمێکە قسە هەڵبەسترابێ بدەم پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بە فەرمودە هەبێ زەعیف بێ ڕاز نەبێ هەر فەرمودەیەک پێچەوانەی چوارچێوە قورئانیەکە بەوە با هەرچی باسێکی کردوێ وەرناگیرێ ئەوە قسەی پێغەمبەر نی عەلەیهی سەڵات وسەلام چونکە پێغەمبەر قسەیەکی نەکردووە کە لە قورئان دەرچێت ئەوە وەکو ڕێسایەکە فێری بن دوای ئەوە خوای گەورە فەرمێ ئەگەر قورئان وەستا و تەواو بوو پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کاتی خۆی بەسەر برد و ژیانی وەفاتی فەرموو لە دوای ئەو ئەی کۆمەڵە شت ڕوو ئەیا کە لە سەردەمی ئەوانە نەبووە خۆ نابێ ژیان بۆسێ چونکە یەکێک لە سیفاتی شەریعەتی خوا ئەوەیە کە بۆ ژیانی خەڵک هاتووە ئەبێ لەگەڵ گۆڕانکاری ژیانە بەردەوام بێ بۆیە ئەبێ لە هەموو سەردەمێکە کۆمەڵە خەڵکانێک بن کە ئەم مەسەلەیە تێبگەن اینجا لە ناو قورئانی پیرۆز و لە فەرمودەکانە هەروە بە ئاسانی تەسلیمی هەموو کەس نەکراوە وەکو عەرزم کردن حەڵال و حەرام قانونی دنیای ئینسانی مسلمان و سەرچاوەکەی قورئانە بۆیە لەو سەردەمێکا کەشتی تازەیە تەکایەوە ئێستا تەکنۆلۆژیای تازە هەیە شتی طبی تازە هەیە شتی ئیجتیماعی تازە هەیە مەسائلی سیاسی تازە هەیە مەسائلی ئیعلامی تازە هەیە کاریگەرگردن بۆ سەر خەڵک شتی تازە هەیە لە ئوسلوبی معاملە و کاسبیکردن شتی تازە هەیە لە عیلاقاتی ئیجتیماعیە شتی تازە هەیە ئێمانە لە سەردەمە کۆنەکە و لە سەردەمی پێغەمبەران نەبوون کەواتە مەفروزە لە هەموو سەردەمێکە کۆمەڵە کەسانێک بن لە زانەکان پێیان ئەهلی نەزەر یعنی ئەوەنە لە قورئان شارەزا بن
ئەوەنە لە واقعەکە شارەزا بن و ئەوەنە ترسیان لەخوا هەبێت و ئەوەنە صادق و ڕاستگۆ بن لە کەس نەترسن بتوانن شتەکان بۆ خەڵک شی بکەنەوە. زاناکان حکمی تازەدا ناهێنن، زاناکان ئەو شتانەی کە هەیەە مەسەلەن کە ئەگەر سەیری سەرچاوەکان بکەن ئەڵێن القورآن الكريم والسنة دوای ئەڵێن القياس الاستحسان المصالح المرسلة الكتابوتی لەوان ئەچن لە باز شتێکە وەکو ئەوان نەتوانن مامەڵەیان لەگەڵا بکەن. بۆیە زاناکان ئیشیان ئەوەیەکە وەکو عەرزم کردنیەکە یەکەم ئەوەی کە ئەمڕۆ زۆر مهمە ئێمە زانایەکی زۆرمان هەیە الحەمدولله لە ئەم سەرزەوی کە لە علومە ئیسلامیەکان شارەزایەکی زۆریان هەیە ئینکاری ناکرێت. ئەوەی کە نوقسانە کەندێ جار غەڵەتی تیاکەوێتەوە شارەزانەبوونە لە واقع. پێویستە کاتێ عالمێکی دینی لەسەر مەسەلەیە قسە ئەکا بە تایبەتی کاچێتە بابی حەڵاڵ و حرامەوە ئەبێ وردەکاری زۆری هەبێت، ئەبێت تەنانەت پشت بەوانە ببەستێکە لەو شوێنە لەو بابەتە ئیشەکەن. تەنانەت ئیمامی مالیک ئەڵێن جارێکیان مەسەلەی پرسیارێکیان لێ کرد دۆ لە ڕوویەوە لەبارەی سەگەوە ئیتر حەچەنێکی کرد چونکە خۆی تەعاملی لەگەڵا نەکرد نێزانی چۆنە کابراایەکی شوانی بینی کە هەر نوێژنی ناکرد لە ئاهلی مزگەوت ئەو لێی پرسیارێتەوە لەگەڵ سەگا تەعامل کرد ئەم مەوزوعی سەگ چۆن ئەویش بۆی شی کردەوە وتی ئێستا تێگەیشتم ئەتوانم قسەی لەسەر بکەم. بۆیە ئەڵێن زۆربەی جارەکان کەی بینی سەلامی لێکرێ لەو مەسەلە مامۆستای من بووە. مەبەستم لەوەیە کە کاتێک کە یەکێک عالمێک زانایەک خۆی ئەداتە بەر مەسەلەی فتووە ئەبێ لە واقع زۆر شارەزا بێت بە تایبەتی شتەکانی ئەمڕۆ وردەکاری و ئاڵۆزی زۆر تایە. بۆیە ئەبێ لیژنەی ئیستیشاری هەبێ لەگەڵ عالمەکانە مثل هەندێک شتێ بێ لەگەڵ دکتۆرەکانە دانیشێ بۆی ڕوونکەنەوە، هەندێک شتێ بێ لەگەڵ ئەهلی بازار و کەسابەتە دانیشێ بۆی ڕوونکەنەوە. بازێ مەسایلی تەکنۆلۆجی و شتی تازەی ئەمڕۆ هەیە کە ئێمە زۆر بمان ئەوەی کە عالمیشیانە ئەدمە دینەکە ئەزانێ بەس ئاگەی لە واقعەکە نییە. بۆیە کە کتێبێکە کاتەوە بەراوردێکا بەشتی دوای وا دەرناچێت دوای خوانە خواستەگاتە ئەوەی کە ئەو خلافە گەورە و جیاوازی زۆرەی کە هەیە. جایەکێک لە مشکلە گەورەکان مشکلەی فتوایە لەسەر هەوا کە تۆ لە ڕێگەی تیکتۆکەوە لە ڕێگەی ڕادوێکەوە پرسیارێکی لێ بکەن و وازح نەبێ زۆر یەکسەر فتواکەی بۆ بێ. ئەمە کە مەسەلەیەکی خەتەرە بەڕاستی لە سەردەمانێکا کاریگەریەکی زۆر گەورە و خراپی لەسەر مسلمانان هەبوو. بۆیە زۆر گرنگە زۆربەی ئەمانە بەلیژ نەبێ ینی ئەوانە دانیشتن بەیەکەوە مشاورە بکەن چونکە ڕەبتی بە ژیانی مسلمانەوە هەیە عیبادەتە. ینی تۆ تەسەور کە خی گەورە فەرمێ ئێوە هەروە بە ئاسانی شتێکتان بە خەیاڵا هەت مەڵێنەوە حرامەوە حەڵاڵە خۆ ئەمەی زۆر پێ ناخۆشە گەورەترین گوناحەوەی کە ئەن تەقولوا عەلى الله ما لا تعلمون. بۆیە ئەم مەسەلانە مەفروزە بە لیژنە بکرێ و متەخەسیسی تیابێ چونکە هەمووتان نەزانن کە ئەمڕۆ ژیان چەند ئاڵۆز بووە. لەبەرەوە ئەم مەسەلەی دینە بۆی بە جددیەت بگیرێ چونکە لە ناو قورئانەیەکێک لە صیفاتەکانی بە جددی سیرکردنی ئەم مەسەلەیە. ینی خوا کە باسی حەڵاڵ و حرامەکە هەر بۆی باسی ناکات شتێک بۆ بیزانن. لە قیامەتە لەوانێت تۆ یەک خطۆ بمێنێ بۆ بەهەشت لەسەر حرامە ناون چیتە ژوورەوە. لەوانەیە دوو خەریکە نەجاتە بە یەک حرام بوو کێشنەوە دوا بڵێ نەبێت ڕێی سزا بخۆی لەسەری. لەبەرەوە مەسەلەیەکی جددیە ئەوەی کە قسەشی تیاکا بێت بەم جددیەتە ئێمەش ئەبێ بەو جددیەتە وەری بگرین نەک مەسەلەن گوێمان لێ نەبێ حەڵالە حرامێکە کوڕگوێی نێنە خوا غەفور و ڕەحیمە نەخێر ئەمانە دیندارین. بۆیە کاتی ئەمانەوە ئیلتیزام بکەین ئەم مەسەلەی تیا ئەنجا ئەگەر لە قورئانی پیرۆز تەماشای حەڵاڵ و حرامەکان بکەی بە فعلی هەمووی مەسایلی ئەخلاقین. یعنی ئەگەر ئێمە ئێستا ئیلتیزام بکەین بە حەڵاڵ و حرامەوە دوای 20 ساڵی تر مجتەمەعێکی حەزاریمان بۆ دەرەچێت کە شتە خراپەکانی تیا نییە کە زۆربەی ئینسانی ئەخلاق بەرز پیاکە. دوای 30 ساڵی تر گەورەترین حەزارەت تۆ دروست دەکەی. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە ماوەی 25 ساڵات توانیان حەزارەت دروستکەن. لە ماوەی 25 ساڵە گەورەترین دوو ئیمپراتۆریەتیان یا بە چۆکە لەبەرەوەی لە ئەسڵا لەسەر حەڵاڵ و حرام پەروەردەی کردبوون. ئەنجا زۆر گرنگە ئێمە بەشێکی ئەمە کە ئەرکی ئێمە چیە کە ئەمانە ئەزانین لە ماڵەکانمانە وەعی و ڕۆشنبیری حەڵاڵ و حرام بڵاو پێ بکەین. مناڵەکانمان هەر لە مناڵیەوە بزانن کە شتێکگەیە پێوتە حەڵاڵ و حرام نەک بە شێتکردنیان و بە تەسکردنەوە وایان لێ بکەیت چونکە ئەوان لەگەڵ مجتەمەعی کا تەعاملەکەن لە مەکتەب شتێکیان پێ ئەوترێ. زۆر گرنگە بە شێوەیەکی عاقڵانە ئەم مەسەلانیان تێ بگەێنرێ کە دینی ئێمە یەکێک لە تەعاملە دنیاییەکانی حەڵاڵ و حرامە و زۆر گرنگە لەبەر چاویە باوک و دایکی ببینە کە پەیوەستن بەوەوە نەک تەنیا بەو ئەڵێن. یەکێک لەو ئیشکالانی کە ئێمە هەمانە ئێمە بە مناڵەکانمان ئەڵێن بەس خۆمان ئەیکەین لەبەر چاویانە
پێیان ئەڵێن فڵانەشت مەکە حرامە، کەچی سێرەکە باوکی یان دایکی ئەیکا، باوکی کە تووڕە ئەبێت چی ناشتی ناشرین هەیە ئەیکا، غەڵەتی گەورە لە باوکێ دۆزێتەوە کە نەسیحەتی هێژەکاڵەوە حرامە نەکەی بیکەی. لەبەرەوە زۆر گرنگە ئێمە ئەم ئیلتیزام و ئەم قودوەیەتە پیشان بین و هەروەها ئەو شوێنانە بەتایبەتی لە وڵاتانە بدۆزینەوە کە مناڵەکانمان ئیستیسماری ئەویان تیا بکەین کە بە فیعلی پەروەردە ببن لەم مەسەلانە، لە مزگەوتەکانە، لە حەلەقاتی ترە، فێری قورئانە، فێری حەڵاڵ و حرامە. فعلەن یەکێک لەو شتانەیە کە ئینسان ئەبێت لە مناڵی و لە سەرەتای تا ئەوەی کە لە خێزان دەرئەچێت ئەبێت ئەوەی کە خۆی تێکەڵاوی دنیا بێ ئەم شعورەی بۆ دروست بوو بێ. ئەرکی باوک و دایک بە فیعلی ئەوەیە کە حەڵاڵ و حرامیان لە ناو مێشکی مناڵەکانە بە قەنەعەتێ بۆ دروست کردبێ، ئەگەر هەمووشی تەواو نەبوو بێ، بەڵام لە دڵی ئەوە دروست بێ کە حرام ناخۆشە، ناشرینە، شتێکی ئینسان پێی ناخۆشە، خوا پێی ناخۆشە، لە دنیاە ناشرینە، لە قیامەتە ناشرینە و حەڵاڵە ڕئیسیەکان ئەمانن، حرامە ڕئیسیەکان ئەمانن. کاتێک کە ئیتر ئەوەنە گەورە ئەبێ لە دایک و باوکی دوورەکەوێتەوە و ئەچێتە ناو کۆمەلگەوە خۆی شتێکی پێبێ. بەڵام ئەگەر ئەمریکای لەگەڵا بەجێ نهێنرێ ئیترەوە بەجێ هێشتەوە بە کۆمەلگەش چیلێکا بۆ جۆرە دەرەچێت. لەبەرەوە بەڕێزان بەگشتی لە ناو قورئانی پیرۆزە ئەم مامەڵەی کردووە لەگەڵ حەڵاڵ و حرامە بە گەورە تەماشای کردووە، حەقی خوای پەروەردگارە و ئەبێ لە هەموو کاتێکە باوی هەبێ، لە هەموو سەردەمێکا مسڵمانەکان پەیڕەوی لێ بکەن، ئەبێ پێشکەوتنی ژیانیان عالم پەروەردەکەن، خەڵکی زانایان تیا هەڵکەوێ، لە واقع بزانێ، لیژنە و سەرپەرشتی ئەم مەسەلانیان هەبێ بە جوانی ڕۆژانە و لەگەڵ پێشکەوتنی ژیانە ئەم بابەتانە بۆ خەڵک ڕوون بکرێتەوە بۆی کە کۆمەڵگەیەکی مسلمانت دەستکەوێ. کۆمەڵگەی مسلمان بە حەڵاڵ و حرام بە مسلمانی ئەمێنێتەوە. ئەگەر حەڵاڵ و حرام پەیڕەوی لێ نەکرا و گوێی نەدرایە، دوای 10 ساڵی تریان بەداخەوەکو ئێستا ئازانین کۆمەڵگەکەمان زۆر سیفاتی مسلمانەتی ون کردووە. سەبەبی ڕئیسیش تێنەگەیشتن و نەزانین و گوێپێنەدان و ئیلتیزام نەبوونە بەو حەڵاڵ و حرامانەی کە هەیە. خۆی گەورە کۆمەکی هەمومان بکە ئینشاءڵڵا، یارمەتی دەرمان بێت کە تێبگەین باشتر، یارمەتی دەرمان بێ ئیلتیزام بکەین، خۆی پەروەردگار ڕێگەمان لە باشە بخات، ئەوانەی کە حەڵاڵە لامان جوان کات و ئەوانەی کە حرامە لامان ناشرین بێ و توولەی دوورکەوینەوە. أقول هذا القول وأستغفر الله لي ولكم فتوبوا إليه من كل ذنب إنه هو الغفور الرحيم.